ئێمە دەستپێکی ئەم کارەمان بدایەت کە دەستمان پێکرد بەڕاستی دەست پێکردنەکەم ئەمە خۆڵقە یعنی لە خۆڵقێکەوە خۆڵقم چوە سەرم ئیشە وتم ئەم ئیشێک کە دەکرێت هەر بەنی ئادەمێکە و ئینسانێکە دەیکا ئێمە هیچمان لەوان زیاتر نییە بەڕاستی حەوڵمدا و مادیبوونێکی زۆرم دیت هەتا گەیشتمە ئەمڕۆکە من لە چەند قۆناغێکەوە بەڕێکەوتم هەتا گەیشتمە ئەمڕۆکە عملایەتیم کردووە وەستای کاشی بوومە مریشک فرۆش بوومە بەخوا ئاوم فرۆشتووە یعنی ئەوانە بە شانازیەوە باسیەکەم کە عەمبال بوومە پێشمەرگە بوومە ئەو شتانە هەموو بە شانازیەوە باسیەکەم بەڵام من کە دەستم بە ئیشی کەمەلیات و جوانکاری ناو سەیارە کرد هەستام بە مەچینەیەک دەستم پێکرد باوەڕکەکە نامەزانای مەچینەکە چییە هەستام وردە ئێمە دەستمان پێکرد بە تەمای خواتا گەیان ئەمڕۆکە الحەمدولیلا زۆر بە قۆناغێکی سەرکەوتوش هاتوومەتە ناو وەزعەکەوە ئاستەنگەکانی بەردەمم بەڕاستی زۆر زەحمەت بوو بۆ نمونە ئەمە ئەلێرانە BM ئەمە ئەلێرە پۆرشە باشە ئاستەنگەکانی من ئەعنی لەوەیە ئەوە نیە تو برێیت تەنیا لە یەک جۆرە سیارە ئیشەکەی لە یەک شەریکە ئێمە چەندەها شەریکەمان هەیە بە 50 شەریکەمان هەیە BM مارسیدیسە ڕانجلۆڤ ئەعنی هەر سیارە و شکلێکە و هەر سیارە و ئیشێکە و هەر سیارە و دیزاینێکە بەڕاستی ئەوانە زۆر ئاستە من کاتۆتە پێشیمە الحەمدولیلا لە هیچ شی نەترساین هەمووشیمان کردو لە هەمووشی نەجاحەتمان هێنا و سەرکەوتوبووینە دوورین و کردنەوە و تەفریشکردن و بەستانەوەیە ئێستا بۆ نمونە ئێمە لێرەم سیارێمان هەیە ئەمە ناوەکەیمان کامل تەفلیش کردووە وەکو بندەشبولەکەیم تەفلیش کردووە بەرەدەرکەیەتی جێ ئیحسانێتی کوشینەکانێتی بە هەمان دیزاین دروستێکەمە بۆ منە ناوی ئەم سیارەی ڕەشە کابرا دەرێ حەزم لێ بکەم بە ماڕۆنی من هەمان دیزاین بۆ یەکەم بە ماڕۆنی بگرێت جڵدەکەی باشتر لە جڵدی شەریکەکە ژانی جڵدی تەبیعی ئیتالیا 10 ساڵ زەمانی لەگەڵ پێستی حەیوان یعنی فکری ئەوەم هەیە تەنانەت سیارەش دروست بکەم لەناو کوردستانە فکری ئەوەم بۆ هاتووە کە سیارەش دروست بکەم ئینشاءالله بەنیازم کە من لە ناوی سەرکەوتوو بووم ئینشاءالله دەتوانم لە دەرەوشی سەرکەوتوو بم ئەمە طبعا ئەمە لەسەر تەڵەبی ئەو برادەرەی ئەو BMەیە کردومانە بە سوور و ڕەشبۆی ناوەکەشی بە دیزانی پاقلاوە ئەو دیزاین ینی کە تو دێی بە تەڵەبی خۆم دەرێ ئەو جلەم بۆ من ئەو هالە بۆ بدورە من ئەو هالە بۆ دەی دوورم ئەوها بۆ دروستێکم ئەلێرە ئەو جلدانە بە دڵی خۆت هەڵێ بژێری جلدی عادی هەیە جلدی ئەسلی هەیە جلدی وەسەط هەیە ئێمە زەمانەتی سوتانێکین زەمانەتی تەقینێکین زەمانەتی لەونێکین زەمانەتی شەقبوونێکین هەموو زەمانەتێکێکین تەبان ئەم جلدە وەکو ئارزم کردن تەماشایکە ئەم جلدە بە مەتر مربع دێ تەماشا ئەلێرانە 4 مەتر و 22 سانتیمە بۆ منە قوتەیە و حالە 4 مەتر و 22 سانتیم مربع 2 سانتیمشی حسابە لەگەری یعنی ئەوەندە جڵدەکەی گرانە تێگە لەبرات ئەمانە هەمووی تەبەن مانگای ئەلبان مانگا زەخمەکانن تقریبا 8 کارمەندم هەیە تقریبا 10 نەفەر ڕاوەستین بە وەستای پۆلیشوانەوە ئێمە کورد و بیانیشن یعنی هەر کەسێک کە بزانێت دەستی ئیشەکەی هەبێ من هێناومە لێرانە بە قەوەتم کردووە و پەرم پەیداوە یعنی تا بگات بە مەرحەلەیە وەک منی لێبێ داوامان ئێمە لێرانە سعات 9 بەیانیە تاوەکو 11 شەو چکە بەڕاستی شتەکان زۆر زەحمەتە ڕۆژ هەیە 30 ئۆتۆمبیل دێ ڕۆژ هەیە ینی وەکو ئیشکردن نا وەکو سڕە نووسین و وەکو ئەو شتانە ڕۆژ هەیە 5 ڕۆژ هەیە 10 ڕۆژ هەیە 20 ئەنی دیار نیە ڕۆژ و زیاتر لە ئەوروپا و لە دەروی وڵات تەلەفۆنەکان